ئەگەرچی قەیرانی دارایی تا ڕادەیەک جموجۆڵی بازاڕ و کڕین و فرۆشتنی شمەکە جۆربەجۆرەکانی سس کردووە، بەڵام بە وتەی فرۆشیارانی کامێرای چاودێری خواز لەسەر کامێرای چاودێری ڕووڵاڵکشانە لە ئێستادا هاوڵاتیان بە شێوەیەکی فراوان ڕویان لا کڕین و بەستنی کامێرای چاودێری کردووە بۆ ماڵان و شوێنە گشتیەکان. وڵاتیان لە ئێستاە ڕێژەیەکی بەرچاو تەڵەبی لەسەر کامێرە هەیە لە هەموو چین و توێژەکە. ئەم دوو ساڵە بە تایبەت ڕێژەی هاوردەکردنی کامێرە لە وڵاتانی دەرەوە چەند قەیرانش هەیە لە سەتا بڵێم سەدش زیایی کردو درۆیتیانە. زیادبوونی دانانی کامێرای چاودێری بەڕای بەشێک لە شارەزایانی ئەو بوارە دەگەڕێتەوە بۆ ئاڵۆزی و خراپی دۆخەکە و زیادبوونی حاڵەتەکانی دزیکردن بە تایبەت بەهۆی قەیرانی داراییەوە. وەک ئاماژەشی بۆ دەکەن بەشێک لە وڵاتیان تەنها وەکو لایەنی دەرونی کامێرای چاودێری دادەنێن بێ گوێدانە کوالەتی وێنەکانی و تەنها مەبەستدەی بۆ ترساندنە. وەکو چاودێرکەری ناچکە پێویستیە زۆر زەروریە کچێکەی لە گەڕەشەکان ماڵێک دایناوە ئیسفادەی لێ کردووە حاڵەتێک لەو گەڕەکە ڕوویداوە ئەو کامێرە سوە ئیسفادی لەو کامێرەیە کردووە ناچار ماڵەکەی تەنیشتیشی یان گەڕەکەی ئەم دیویشی پەنا بۆ ئەوە باگینا وەکو چاولێکەری نا بەڵام زەروریە شتێکی زۆر زەروریە خەڵکێکی زۆر تەڵە بەکە خەڵکی. بەوتەی هێزەکانی پۆلیس هەندێک جار کامێراکانی چاودێری سوودی هەبوو و توانیوانە چەند تاوانێک لە شوێنە جاجەکان لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە ئاشکرا بکەن و تۆمەتبارەکان دەستگیر بکەن. ئێمە پێشنیارەکەین لێرە بۆ هەموو مارکێت و مینێ و بازار و شوێنە گشتیەکان کەەوە ئەو کامیرانە دابنێن لەبەر ئەو کامیرانە سوودێکی زۆری هەیە بۆ پۆلیس خۆتانەزانن شار فراوان بووە شار گەورە بووە بۆ هەموو قەزەیەکی ئەمنی سوودمەندە میلی. بەڵێ چەند جار ئیسفادەمان لە کامیرەکان بینۆ چی بۆ سیارە چی بۆ تۆمەتبار چی بۆ کێشەکانی تریش. ماوەی چەند ساڵێکە لە بەشی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەشێک لە وڵاتیان لەسەر ماڵەکانیان یاخود لە شوێنی کارەکانیان کامێرەی چاودێری دادەنێن بە مەبەستی تۆمارکردنی گرتەی ڤیدیۆی تەواوی ئەو چرکە ساتانەی سەرقاڵن یاخود خۆیان لە شوێنی مەبەستین و بێئاگان. ئەشێ هانابردنی زۆری هاوڵاتیان بۆ کامێرەی چاودێری لە کەمبوونەوەی متمانیان بێ بۆیە زامنەکان بە جۆرێک بەتەنها لە قەزای چەمچەماڵ لە ئەنجامی ڕاپرسیەک کە سەنتەرێکی ناحوکمی باوبەشی لەگەڵ ڕێکخراوێکی بیانی ئەنجامیان داوە لە وەڵامی پرسیاری ئایا هێزانیەکان سەرکەوتوو بوون لە پاراستنی گیانی هاوڵاتیان و ئاسایش شارەکەدا ١٦٩ بەشداربوانی ڕاپرسیەکە بە وشەی نەخێر وەڵامی ئەو پرسیاریان داوەتەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.